جوتیارەکانی گەرمیان بەم کاتە گەرم و سەختەی ڕۆژ لەژێر کەپرێکدا پێکەوە دانیشتون. لەلایەک چاوەڕێی پاری گەنمی 5 ساڵی ڕابردوون کە بە حکوومەتی ناوەندیان فرۆشتووە و لەلایەکی تریشەوە گلەی دەکەن کە بەغداد ئامادە نییە بە ڕێژەیەکی پێویست گەنمەکانیان بکڕێتەوە. لە ڕای خوا و مەولود پێغەمبەر ئەم پارەی گەنم خەڵکە کرد بکەن لە ڕای خوا گشتی خەردارە گشتی فەردارە گشتی وەڵا پیا هەیەوە ماڵ خۆی نایێت تاو خەرداری هین گەنم 15 و 14 و 16 هالایەوە بۆ نایدا پێمان 2 ساڵ جەفا کێشین 5 ساڵ جەفا کێشین نایدا پێمان بۆ هەزارێکی بەدبەختێکیشی بێچارەیەکیشی خوڵوەسەرە لەوەری خۆرە ئەوێسن دار ڕزایەکیشی هاستام ئەیا لێ خۆڵەتێکەوەی. لە کاتێکدا ئەوانەی لە کۆنتترۆڵی ئەم بنکەیە بوون باسییان لەوە دەکرد کە گەنمی هەرێمی کوردستان لە ڕووی جۆرەوە زۆر باشترە، بەڵام بەوتەی جوتیاران حکوومەتی ناوەند تەنها ڕێژەیەکی کەمی گەنمیان لێ وەردەگرێت لە کاتێکدا هەموو بڕێکی گەنم لە پارێزگاکانی باشووری عێراق وەردەگرێت. هەر بۆیە ئەو گەنمەی دەمێنێتەوە لە هەرێمی کوردستان ناچارن بە نرخێکی کەم لە بازاری ڕەشدا بیان فرۆشن. ئەو بڕێ ئەمێنێتەوە لە بازاری ڕەشە بە سعرێکی زۆر کەم دەیفرۆشین، بە سعرێکی زۆر کەم لە 310 بۆ 330 فرۆشین و توجارەکانی جنوب هەمووی تێن لای ئێمە بە سعرێکی زۆر کەمەیکردن و ئەیگواستنەوە بۆ خوارەوەی عێراق بۆ چونکە لای ئەوان بە هەموو شێوەیەک گەرمەکان هەمووی لێوەرەگرن. بەپێی داتاکانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان، جوتیارانی هەرێمی کوردستان لە ساڵێکدا زیاد لە 2 ملیۆن تەن گەنم بەرهەم دەهێنن، بەڵام حکوومەتی ناوەند بۆ ساڵی 2020 ئامادەی دەربڕیوە تەنها 390,000 تەن گەنم وەربگرێت. لە کۆبوونەوەگانی وەزارەتی کشتوکاڵی عێراقی فدراڵ کە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانی تایە لە وەزارەتی پلاندانان و وەزارەتی کشتوکاڵ ئەم بڕانەکە دیاری کراوە ئاعتیماد کراسە سەر کۆمەڵێکی داتا کە لەژێر دەست ئەو لیژنەدایە. لەسەر ئەو داتانە بڕیار دراوە کە 390,000 تەن وەربگیرێت. بۆ ئەمە بەستە پەیوەندیمان بە غالب محەممەد ئەنە پەرلەمانی عێراقەوە کرد. ئەو باسی لەوە کرد کە ئەو ڕێژەی دیاری کراوە لەسەر بنەمای پشکی هەرێمی کوردستانە لە بودجەی عێراق و کە ڕێژەکەش دیاری کراوە نوێنەرانی کورد لە بەغداد کارێکی ئەوتۆیان بۆ نەکردووە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، هەلار.